بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەشتان بۆ هیوایەکە تەندروست بن هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر. ئەگەر لەبیرتان بێ هەفتەی پێشوو لەسەر نەخۆشی غودە قسەمان کرد، غودەی تیروید قسەمان کرد یا بە غودەی دەرەقیش ئەناسرێت. لە نەخۆشیەکانی وتە نەخۆشینەکانی زۆرە، بەڵام لەسەر دوو بابەتی کە کەمکاری و پڕکاری تیروید بوو لەسەر ئەوە قسەمان کرد. بۆ ئەم بەرنامەیشە کە بەشی دوومی نەخۆشی غودەی تیرویدە بە تایبەتی تر لەسەر گواتر قساکەین. پێشەکی مقدمەی کە لە بەرنامەی پێشووتان بۆ یاداوەری لە خزمەتتانە پێشکەشەکەین، دواترە چینە سەر بابەتێک کە بابەتی گواترە بۆ بەرنامەی ئەمڕۆ ئامادەمان کردووە. ئەگەر هاوڕێ ئیدیتۆر ئەکسی ئەوڵمان پێنیشان بدات، هەفتەی پێشوو وتمان کە غودەی تیروید غودەیەکە کە بە شێوەی پەپولە ها لە بەری مل شوێنەکەیە. ئەو غودە دوودانە هورمۆن تەرەشحەکات کە هورمۆنەکان وتمان بە ناوگەری تێسێ و تێچوار ئەناسرێت کە ئەو هورمۆنگەرە خۆی بزوێنەری تری هەیە کە ئەویش هورمۆنێکە کە لە مێشکە و تەرەشحەوێ بەناو TSH کە ئەوە بزوێنەر و محڕکێکە کە ئەو دوو هورمۆنە تەرەشح کردێت و بڕژگێتە ناو خۆین. و هەروەش ئیشارەمان کرد کە ئەو هورمۆنانە دەور و نەخشێکی زیایان هەیە لە متابولیسم یانێ سوخت و ساز لە جەستەی مرۆڤە. و هەروەها کەمبوونەوەی کەمکاری تیروید و پڕکاری تیرویدمان وت کە نیشانەکانی هەیە بۆ ئەوەی کە ئەگەر تیروید کەمکاری بێت یا پڕکار بێ هەر کامەی نیشانەگەرێکی هەیە. ئەگەر هاوڕێی دیتۆر وێنەی دواتر کە وێنەی دووە نیشانمان بدات، لەوێ کارکردی ئەو هورمۆنانە لەسەر ئەو شوێنانەی کە زۆر مهمە نیشانەدات. بۆ وێنە لەسەر حاڵەتی عمومی لە جەستە کە وەکو ماندوویەتی تووشی ئەو کەساکات، یا ئەوەی کە هەستکردن بە سەرما، بە هەستکردن بە گەرما، یا ئەو عوارزەی کە لەسەر قژ یا نێنووکەکانە دایەنێت، ئەوانە کولەن ئەتوانێت لە عوارزێ بێ کە هەم کەمکاری هەم پڕکاری تیروید بیان بێ. بۆ وێنە لە کەمکاریە ئەوە یەکە کێش یا وەزن ئەڕواتە سەرە و کەسێ تیرویدی کەمکار بێت هەست بە سەرماکات، ئەگەر لە شوێنێکی زۆر گەرمیشە بێ ئەو ئەلەرزێت. هەروەها ماندوویەتیەکەی ئەوە یەکە هەموو کاتێک خەوی تێت. حاڵەتی قژیشی ئەوە یەکە وشکە لە ڕیخۆڵەکانیشە تووشی قەبزیە یەبس یا یەبوسەتە بێت. پێچەوانەکەی لە پڕکاری تیرویدە هەیە کە کێش دابەزێت، ئەو کەسە هەست بە گەرماکات، ئارەقەکات، دوایەوە بۆ خەوی پێچەوانەی کەمکاری مشکڵی خەویان هەیە داچڵەکن لە خەوە. و عارزەی ترکە لەسەر قژ و ئەمان هەیەی کە هەڵوەرینی قژە لەسەر ڕیخۆڵیشە کە ئەساراتی کە هەیەی زگچوون یا ئیسهاڵە. بۆ دەرمانەکەیشی وتمان بەستگی هەیە لە چه حدێکە بێت، لە چه ئەنازەیەکە بێت، ئەتوانێت لە دەرمان داروی کاڵک وەربگرن. جیالەوە لە یۆدی ڕادیاکتیو جاروباریشی تر ئەگەر پێویست بێت پەنابرگێ بە جەڕاحی بەشێکی یا هەمووی لابن. بۆ بەرنامەی ئەمڕۆمان لەسەر گواتر قساکەین. گواتر ئەگەر تعریفێکی سادەی لێکەین، یانێک گەورە بوونەوەی غیرە تەبیعی غودەی تیروید. غودەی تیروید لە حاڵەتی معموڵیە لە دەرەوە بە چاو نابینرێت، بە چاو نابینە مەبەست ئەوەیە کە لە حاڵەتی تەبیعیە ئاوسانی نییە، گەورە نەبووە، بەس بە چاو نابینرێت. بۆ ئاماریش کەمکاری و پڕکاری تیروید، ئەوەی کە تیروید غودەی تیروید کەم کارکات یا زۆر کارکات، ئەو نەخۆشینە زۆرترە باوترە لە گواتر.
بەڵام واقعیەتی ئەوەیە ئەو ئامارانەی کە لە بەردەسە هەیە زۆرتر لە وڵاتانێک گیراوەکە لەباری هەم لەباری تەجهیزاتی پزیشکیە و لە ئاستێکی سەرەوەن هەم لەباری ئامارگیری و دەقیقن ئەوەیە کە ئەوان ئەڵێن و هەم ئەوەیە کە دەستڕەسییان بە دەریا و بە ئەو خوێەکە لە ساحلەکانی دەریا بەدەستێت هەیەە ئەوەیە ئەڵێن کە کەمکاری تیروید یا پڕکاری تیروید زۆرتر لە گواترە. بەڵام لە شوێنێک وەک وڵاتی ئێمە کە ئامارەکان دەقیق نییە بە ڕەسیکی دروست ناکرێت سەختە وا بڵێ کە پڕکاری یا کەمکاری لە گواتر زۆرترە چونکە گواتر ڕابطەیەکی مستەقیمی هەیە لەگەڵ یۆدە و یۆدیش چۆن لە مەناتەقێکی کێوسانی و بەرزتر لە سەطحی دەریا کەمە ئەتوانێت گواترەکە زۆرتر بێت. بەڵام ئەوەی کە ئەو ئامارەی کە بە گشتی لە دنیا هەیە ئەوە وا ئەڵێت کە کەمکاری و پڕکاری تیروید زۆرترە لە گواتر. گواتر وتمان کە غودەی تیروید گەورە بێت بە چاو ئەبینرێت بەڵام کاتیش هەیە کە کەسێک ئەتوانێت گواتری بێت ئەو غودەی تیرویدیشە بە چاو نەبینرێت یانە ئەسڵ علامەتێکی نەبێت. نیشانەکان چین ئەگەر کەسێکە گواتری بێ نیشانەکان ئەسڵی کە ئەو کەسە بزانێت کە تووشی گواتر بووە چییە؟ یەکێکی هەڵاوسانیە لۆوە کە بە چاو ئەبینرێت بە تایبەت هەڵاوسانەکە لە پایەی ملە لە قسمەتی خواری ملە کە ئەبینرێت و هەروەها کە هاوڕێ هاوکارم وێنەکانتان پێ نیشانەدات لێرە ئەگەر ئەو وێنەت سیر بکەین ئەمە بە وازوحی ئەبینین کە لەو شوێنە کە خواری ملە پایەی ملە هەڵاوسان یا گەورەبوون ئێمە بە چاو ئەبینین. ئەو کەسانی کە گواتریان هەیە لە قڕگەوە هەست بە پڕیەکان هەستەکەن کە شتێک گیری کردووە لە ناو قڕگیانە و هەروەها لە قوتدانە مشکلیان هەیە تووشی مشکلە بن هەمیشەش هەست بەواکەن کە خواردن لە ناو قڕگە گیری کردووە ئەتوانێت کۆکەیان بێت تووشی کۆکا بن و هەروەها هەست بە فشار و زەختەکەن لەسەر نای یامری یانە لەسەر بۆریەکانی هەناسە و خواردن ئەوان احساسی تەنگیەکەن لەو لولەگەر هەم لولەی هەوایە هەم لولەی خواردنە و هەروەهات یەکێتر لە حاڵەتەکان یا نیشانەکانی ئەوەیە کە هەناسە تون ئەبێت هەناسە سەختە بێت بە تایبەت لە شەوە ئەو هەناسە تونیە زۆرترە تا لە ڕۆژە بە تایبەت لە کاتی نستنیشە ئەتوانێت شەدیدترەوە بێتەوە. لە علایمگەرێتر کە گواتر ئەتوانێ بیبێ ئەوەیە کە دەنگ گڕە بێت بە ئیسلاح ئەڵێن کە دەنگێکی خەشنی هەیە دەنگ بەرەو خەشنیە چێ بەرەو گڕبن ئەڕوات و مشکلاتێکی تریش ئەتوانێت تووشی ئەو کەسانە بێت کە تووشی گواتر بوون بۆ وێنە ئەو جاکەتگەری وەک یەخە ئیسکی بۆیان سەختە کە بیوەسن هەست بە خنکاندنەکەن ئەوانە ئەتوانێت لە نیشانەگەری بێت کە نیشانەگەرێکی زاهریە کە کەسێک ئەتوانێت ئەو نیشانەگەرە دیاری بدات لێ کە تووشی گواتر بووە. بەڵام هۆکارەکان چین یا عدلەکان چین کە کەسێک تووشی گواترە بێت گواتر توانێت خۆی پێشزەمینەی بێتیان و پێشزەمینە نەخۆشیگەرێکی تر بێت کە ئەو نەخۆشیگەرە هەر خۆیان ڕەبتیان هەیە بە غودەی تیرۆیدە و بۆ وێنە یەکێک لەو نەخۆشیگەرە نەخۆشی گرێڤزە کە ئەو نەخۆشیە هۆکارەکەی پڕکاری تیرویدە یانێ کاتێک کە غودەی تیروید زۆر کارکات پڕکار بێت ئەو نەخۆشیەکە نەخۆشی گرێڤزە دروستە بێت. لە نەخۆشی گرێڤزیشە نەخۆشینێکە کە ئەنتیبادی یا ئەو دژەتەن یا ئەو سەروازگەرەی کە لە لەشە هەن و بە شێوەی تەبیعی لە وەختێکە کە بزانن شتێکی غەیرە هاتووەتە ناو جەستە ئەڕوون بۆ بربەرەکانی و مقابڵاکەن و دفاعێکی لەشە
بە پێچەوانە حملاکەن بە غدەی تیروئید وە لە سەر ئەو حمڵی ئیشتباهیە کە بە سلولگەر خودیە ئەوان وازانن بێگانەیە سلولگەرێکی بێگانە یا خانگەرێکی بێگانەی ئەو نەخۆشیە تووشە بێ. نەخۆشی گرێویز زۆرتر لە کەسانێک کە تووشە بن کە ژێر تەمەنیان ژێر 40 ساڵ بێت و هەروەها لە یەکی لە نیشانەکانی ئۆفتالمۆپاتیە کە چاوگەر دەرەتۆقەیە گەورەتر لە ئەنازەی تەبیعیەوێت کە ئەگەر هاوڕێی هاوکارم لە وێنەکانی 11 و 12 نیشانی ئێوە بات کە ئەوینن ئەو چاوگەرە لە چاوێکی عادی یا تەبیعی خارج بووە لای خواردتری بەر لای زەوین کێشاتووە لە دەرپەڕیوە کە ئەم حاڵەتی ئۆفتالمۆپاتی پێڵێن کە لە نەخۆشی گرێڤزە ئێمە ئەیبینین. یەکێتر لە هۆکارەکان ئەتوانێت نەخۆشینێکی تر بێ کە بەناو گواتر هاشیموتۆ یا نەخۆشینی هاشیموتۆ ئەناسرێت. هەروەکە لەم وێنێشە ئەبینن لە لای چەپی تەسویرەکە و تیرویدێکی سالمە تیرویدێکی نۆرماڵە لە ڕوخساری ئەو کەسە هیچ مشکلێک نبینن. لە لای ڕاستە گواترە یا تیرویدێک گەورە بووە کە ئەوە ئەبینن فلشەکەی لەسرە ئەنازەکەی گەورەتر لە ئەنازەی تەبیعیە و هەروە ئەگەر چاوی ئەو کەسیشە کە نیشانیەدات ئەبینین چاوگەری تووشی تەغییراتێ بووە کە وتم ئەمە زۆرتر لە نەخۆشی گرێڤزە خۆی نیشانەدات. نەخۆشین گرێڤزیش لە ژێر 40 ساڵە زۆرترە و ئەو حاڵەتیشە ئۆفتالمۆپاتی پێڵێن کە هەیە. یەکێتر لەو نەخۆشینگەرە کە وتمان هەیە هاشیموتۆە. هاشیموتۆ لە ئەسڵە نەخۆشینێکی موقەتیە دوای ماوەیەک نامێنێت غدەی تیروید تووشی ئیلتیهاب بێت و هەروەها تیروید کەمکارەکات یعنی کەمکاری تیرویدیش بە دوای خۆیە تێرێ بەڵام نەخۆشینێکی دایمی نیە موقەتە دوای ماوەی ئەڵبەتە بە دەوا و دەرمان ئەو چاکە بێتەوە. یەکێتر لۆ یا گرەیە لەسەر غدەی تیرویدە دروستە بێت ئەو لۆگەرە جامدە وەکو لکەرێکە کە ناوەکەی مایعە شلەمەنیە کە ئەوانیشە ئەتوانێت دەور ببینێت لە توشبوونی هەر کەسێ بە گواتر. یەکێتر هەر ئیلتیهابی غدەی تیروید خۆیە کە تیرویدی پیاڵێن ئەگەر بە هەر هۆیەک غدەی تیرویدی عفونەت بێ یا علەتێکی تری بێت تا زەربەیەک بێت کە پێ وارە دەبێت تووشی ئیلتیهاب بێت ئەوە ئەتوانێت هۆکارێ بێت بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی نەخۆشینی گواتر بێت. دیارە یەکێتر لە عامڵ ئەسڵیەکانی کەمبوونی یۆدا لە ناو خواردنەکانە چۆنکە یۆد بۆ ئەوەی کە دروستکردنی ئەو هۆرمۆنگەرەی کە لە غدەی تیروید و ئەڕژ لە ناوخۆین زەروریە. ئەگەر یۆد بۆ وێنە لە ڕژیمی غەزایی یەکەم بێت ئەوە ئەتوانێت هۆکارێک بێت بۆ گەورەبوونەوەی غدەی تیروید. بەڵام تەشخیصی ئەوەی کە کەسێک گواتری هەیە ئەو تەشخیصە چۆنە دەرگێت ئەوەی کە ئەبێ سەردانی دوکتۆرکە ئەو کەسە معموڵن گواتر دوکتۆر بە چاولێکردن یا لەمسکردن ئەتوانێت ئەوە تەشخیص بدات کە ئەو کەسە تووشی گواتر بووە. بە چاولێکردنەکە منزوور مەبەست ئەوەیە کە بە گەورەبوون یا هەڵاوسانی ئەو شوێنەیە کە لە ملە هەیە ئەو دوکتۆر هەستی پێکات. یەکێتر لە ڕێگەگەر تەشخیص شیکاریە شیکاری خوێنە و ئەوەی کە لە تاقیگا کردێت ئەوەی لە ئازمایش خوێنە دیارە سەتحی هورمونەکان میزانیان لە ناو خوێنە بەڕەسیە کردێت کە کەموزیای لەوێ بەدەستێرن و هەروەها سنوگرافیە کە بە سنوگرافیش ئەتوانن بۆ ئەوەی کە بزانن ئەنازەکە تا چه میزانێک گەورەترەوە بوو بەسە و دوای ئەوە ئەتوانن ئسکەن بکرێت. ئسکەنیش ئەوەیە کە پێشەوەی کە ئسکەن یا سیتی ئسکەنی پێ بکەن ئەوەیە کە یەکدانە
قرسی یۆدی رادیۆکتیڤ دەن بۆ کەسە چەند سعات دوایەوە ئەو ئسکەناکردێ ئەو ئەکسپەرداری تایبەتاکردێ کە وێنەی ئەو تیرویدە لەسەر سەفحەی کامپیوتەر نیشانەدات. ئێمارایە کە ئەو زۆر پێشرەفتەترە، ئێمارای ئەتوانێت لە زاویەگەر مختلفە و غدەی تیروید بەڕەسی کات لە ئەبعادێکی جۆرا و جۆرە و ئاخری مەرحەلەیش کە بۆ تەشخیصە ئەگەر بزانن گرێ یا لۆ لەسەر تیروید هەیە ئەتوانن بە بیوپسی یا ئەوەی کە نمونە بەرداری تیکەیک لەو لووە یا لە بافتی غدەی تیروید هەڵگرن و بیبن بۆ ئازمایشگا لە ژێر میکرۆسکۆپ و بەڕەسیکەن کە هۆکارەکەی چییە. بۆ چارەسەریش چارەسەرەکەی ئەوەیە کە یەکێکی دەرمانە، دەرمانەکەی بەستگی بەوەی کە ئەگەر کەمکار بێت چه دەرمانێکی پێ بدەن، ئەگەر پڕکار بێت چه دەرمانێکی پێدەن، بوێنە ئەگەر غدەی تیروید بەهۆی کەمکاری و تووشی گواتر بووێ دەرمانی لێڤۆتیرۆکسینی پێدەن، ئەگەر بەهۆی ئەوەی بێ پڕکاری بێ متیمازۆڵی پێیان کە دەرمانی نەخۆشی گریڤزیشە. شۆن ئەوە ئەتوانێت دەرمان بە رادیۆاکتیڤ بکرگە، یانی ئەو ڕادیۆاکتیڤ یۆدەکە ئاکتیڤە، ڕێدەکە رادیۆاکتیڤە کە بە شێوەی خوراکی ئەیدەن بۆ کەسە کە ئەو یۆدە رادیۆاکتیڤە لە بەدەنە بێتە هۆی ئەوەی کە ئەو گواترە بەرەو چاکبوونەوە بوات. دیارە جەڕاحیش ئەکرگێت، جەڕاحی لە زۆرترین کاتە بۆ کەسانێک کە هەست بەواکەن کە لەبەر جوانکاریە و ڕواڵەتیان تێک چووە بەهۆی ئەو گواترە و زۆرتر ئەوان بەرەو لای جەڕاحی ئەڕۆن، بەڵام گواتر ئەتوانێت خەتەرناکیش بێت، ئەتوانێت حتا پڕکاری یا کەمکاری تیرویدیش زۆر نادرە، ئەڵبەتە ئەتوانێت ئەوە بەرەو شێرپەنجە یا سەرەتان بوات. ئەوەیە کە جەڕاحی بەشی یا تیکەیەکی بەکاتێ وەکو ئیقدامی ئاخریش جایگوزینکردن یۆدە. ئەو یۆدیشە بۆ ئەوەی کە جایگوزین ئەبێت کە ئەگەر کەسێ ڕژیم غەزاییەکەی یۆدی کەمە، کەمبودی یۆد هەن ناو ڕژیم غەزاییەکەیە جوبرانەوە بکرێت. دیارە یۆد بۆ جوبرانکردنی شێوەگەر مختلفی هەیە، بە شێوەی دەرمان هەیە، بەڵام ئەوە وەکو ئازاد نییە. ئەو یۆدە رادیۆاکتیڤە دەرمانێکی ترە، بەڵام ئەو یۆدەکە هەیە لەگەڵ مەوادێکی ترە قاتیەکەن بەتایبەت بۆ کەسانێکە 100% هۆکارەکەی کەمبوونی یۆدە لە جەستەیە. دیارە تەشخیصی واقعی بۆ ئەوەی کە کەسێ بزانێت گواتری هەیە ئەبێت بڕوا بۆ دوکتەر ئەوە توانێت تەشخیصی بدات بە هۆی ئەو شیکاری و ئازمایش خوێن یا ئەکسپەرداری گەرێکە ئەنجامیدەن. بۆ لە جاروباریش بازێ ناوگەرێکی تریش ئەژنەوین لەسەر گواتر، وەکو ئەوەی کە گواتر چه جۆرگەری هێست. زۆرتر سێ جۆر هەیە گواتر، وەکو گواترێکی ناوچەیە کە ئەو گواترە تایبەتە بە منتەقەیەک بە نسبەتێک ئەو کەسانێک کە ئەژین لەو ناوچانە بە نسبەتێک ئەتوانێت ئەو گواتریانە بێت بەهۆی کەمبوونی یۆدە. گواتری تر هەیە کە گواتری غەیرە سەمی پێڵێن، ئەو گواتریشە ئەتوانێت بەهۆی ئەوە بێت کە کەمکار بێت تیروید کەمیشە زۆر کەمە، یانێ ئەوە نییە واگی زۆر بێ وەکو ئەو گواتری کە ناوچەیە. بەڵام گواترتری هەیە کە وا ناسراوە کە بە گواتری سەمی ناوی لێبن. ئەو گواترە سەمیە گواترێکە کە گرێ یا لۆ لەسەر ئەو غدەی تیرویدە دروسە بێت و مشکلاتێکی زۆر بۆ کەسە دروسەکات کە سەتح هورمۆنەکانی ئەباتە سەر لە خوێنە، پڕکاری تیروید تێرێت و ئەوەیە کە ئەو لۆگەرە ئەتوانێت لە لایکۆ بێ یا لە هەر لە دوولاکەی غدەی تیرویدۆ بێ کە ئەوە بە زۆر حاڵەتێکی شەدیدە، پڕکارێکی زۆر بۆ فشارێکی زۆرە هاتە سەر غدەی تیروید
معموڵنیش بە جەڕاحی لایەبن. بینەران هەروواکە لە بەشی گواترە ئێمە شارەمان پێکرد زۆر باسمان لە یۆت کرد. یۆت بەهۆی ئەوە کە لە شوێنگەرێکە کێوسانیە ارتفاع سەطحی زەوی لە سەطحی دەریا بەرزترە، یۆت کەمە، نییە نە لە ناو خاکە هەیە نە لە ناو ئاوەکەیە هەیە. ئەوەیە کە ئەو توشبوون بە گواتر بەهۆی کەمبوونی یۆت زۆر ئەبینرێت. ئێمە بۆ ئەوەی کە بزانین یۆت چه کارایەکی هەیە لە لەشە یا ئەهمیەتی یۆت چییە، ئەتوانین ئشارەکەین بەوە کە یۆت نەخشێکی مستەقیمی هەیە لە تەرەشحی ئەو هورمۆنگەرە بە تایبەت هەم تەرەشحی تێسێ تێ4 و هەروەها ئەو تەرەشحی ئەو بزوێنەر هورمۆن و بزوێنەرەکە کە لە مەغزە تەرەشح کردێت بەناو TSH کە کەسانێک ئەڕوون بە ئازمایش و ئازمایشیانە بۆکەن لە ئەسڵە یۆت بزوێن هەم یارمەتی دەرە بۆ تەرەشحی ئەو هورمۆنانە، هەم بزوێنەریشەکە ئەتوانێت ئەو هورمۆنەی کە لە مەغزە و تەرەشح کردێت بێتە عامڵێکە هورمۆنگەر تێسێ و تێ4 تەرەشح بکردن. یۆت لەکوێ جەستەیە؟ 70 تا 80% هەر لە غودەی تیرویدا هەیە، باخیەکەی لە خوێنە ماسوولکەکانە و هەروەها لە ژنانە لە هیلکەدانانیانە هیلکەدانە یا تخمدانە لەوێ یۆت هەیە. بەڵام ڕواکە ئشارەمان کرد 70 تا 80% هەر لە غودەی تیرویدا. هەروواکە لەم وێنە ئەبینن لەم وێنە تقریبا ئەو مەوادەی کە ئەتوانێت یۆدی بێت یەکێکی خوێ، بەڵام ئەو خوێ بێ خۆی ئیسلاح ساحلی بێ، خۆی لای دەریاگەر سوێر بێت کە یۆدی هەیە. خۆشبەختانەی مرۆیتر خوێک کە هەیە ناو بازاڕە زۆربەی خوێەکان یۆدی لیان یانە خوێکی بێ یۆد نییە، بە مقدار بە میزانێ لە ناو شیرەمەنیەکانە هەیە وەک شیر و ماس و پەنێر. هەروە لەو وێنە بینن کە ئەوە جوڵەگەر دەریایە لای ئێمە نییە. بەڵام بۆ میوەگەرە ئەو میوەگەریشە هەر خاکی یۆدی نەبێت، ئەگەر میوەی یا گیای کە لەو خاکە ڕشتەکات و ئەڕوێت ئەو میوە یا ئەو گیا ناتوانێت یۆدی بێت. بەڵام ئەگەر خاکی یۆدی بێت ئەو گیاکەشە یۆدی هەیە، ئەو حیواناتی کە ئەلەوەڕن لەو گیاگەرە ئەتوانێت گۆشتی ئەو حیواناتە حاوی مقداری یۆد بێ بە خواردنی گۆشتی ئەو حیواناتانی یۆد بگاتە. و هەروەها یۆدگەرێکیش کە بە شکەوگەر دەرمانی ئەتوانێت بە شکەو قرس یا هەر شکڵێکی تر قەترە یا شەربەتیش دروست کردێت و تێتە ناو بازار. بەڵام ئەبێ ئەوە بزانین کە یۆد زیاتر لە حەدی کەمتر لە حەدی ئەتوانێت بێتە هۆکار بۆ پڕکار یا کەمکاری تیروید. ئەم وێنەیشە کە ئەیبینن ئەمە قرسی یۆدە، یۆدی ڕادیۆئاکتیڤە کە ئەبێ بە دەستور بە هێنی دوکتر استفادە بکرێت، چۆنیەتیەکەی دوکترە بێت دەستوری بدات. بەڵام ئەوەی کە یۆد بە چه میزانێک ئەتوانین مەسرەفیکەین یا میزانەکەی چەندێکە، ئەوەیە ئەو مقدارەی کە تەوسیەیان کردگەر لە تەمەنی 14 ساڵگی بەرەو ژوورە و چە لە ژنە چە لە پیاوە میزانەکەی زۆر کەمە، یعنی 150 میکرۆگرەمە. ئەگەر خوێک بۆ وێنە خوێک کە یۆدی هەیە ئەڵێن 1/4 کەوچک چایخۆری ئەو یۆدا توانێت تا 50% یعنی تا 50% یۆدی ڕۆژانە بۆ ئەو کەسە تەهیە بکات فراهەم بکات. دیارە ئەگەر بە فەرز نیم کەوچک چایخۆری ئەو خوێکی حاوی یۆد بێت لە ناو خواردنە بەکاربێت، ئەوە توانی میزان یۆدی ڕۆژانەی ئەو یەک نەفرە لە 14 ساڵ بەرەو ژوورە و تەمین کات.
بەڵام لە کەسانێکە دووگیانن ئەبێ میزان ئەو یودە ئەڕواتە سەرە و 220 میکرۆگرامە وتمان بۆ کەسێک 14 ساڵ بەرەژ و 150 ئەم 220 و هەروەها بۆ دایکی کە شیرەدات لە دەورانێکە شیرەدا بە مناڵەکەی تقریبا 290 دوو بەرابەری ئەو دۆزە ئەوەڵگینەکە وا بۆ هەمووانە کە ئەوێتە ئەتوانین بڵێن دایکی کە شیرەدات نیم کۆچک چایخۆری ئەتوانێت ئەو میزان یودە بێت. ئەوەی کە هەم بۆ دووگیان یا دایکانی کە شیرەدەن کەمبوونی یۆد یا کەمبودی یۆد ئەتوانێت تەسیراتی خۆی بێت لەسەر مناڵە بۆ دایکی کە دووگیانە یۆدی کەم بێت ئەتوانێت ئەو لە داهاتووە مشکڵاتێکی ڕشت لەسەر مناڵەکە دروستکات ڕشتیان کەمەوێت ڕشت دیارە هەم توولی هەم عەرزی لەسەر ئەوە تەسیر دایانێت و هەروەها لە مناڵانیشە چە ئەوە دایکەی کە شیر ئەدات بە مناڵەکە ئەگەر یۆدی کەم بێت چا حتا مناڵانێک کە تەغزیەی خراوی یۆد قرارەگرن ئەتوانێت لەسەر زێن و حافزەی ئەوانە مشکڵاتی دروستکات دیارە لە ئەو بازێ وڵاتیشە حتا تاقیقاتی کریاگەەوە مناڵانە کە مشکڵاتی ذهنیان هەیە بەتایبەت لە ئینشانووسینە لە ئیملانووسینە لە زوان فێربوون زوان یعنی دەستور زوان و ئەمانە لەو چەندانە دەرسە تووشی مشکڵاتێکە من ئەو تاقیقاتێکە کردویانە لەسەریکە ئەو مناڵانی کە لە معرەزی کەمبودی یۆدە بووبن چه زمانێکە ئەوەی لە هۆکارەکەی دایکیان بێت لە دایکیان لە شیرەکەی یۆد کەم بێ یا لە مستەقیم دوای ئەوە ڕەبتی بە خۆیانەوە بێت ئەتوانێت تەسیری بێت هەم لەسەر ڕشت هەم لەسەر زەین و حافزەی ئەو مناڵە. هەروواکە ئشارەمان کرد یۆد لە خاکە ئەتوانێت و دیاگەریشە بێت بەڵام ئەو یۆدێک کە ئەگەر خاکی یۆدی نەبێت گیاکەیشی یۆدی نییە بەڵام لە شوێنگەرێکە یۆدی هەیە ئەڵێن ئەو حیواناتی کە لە گیای کە لە خاکی یۆددار ڕواوە تەغزیاکەن ئەتوانێت جوبران مقدارێکی خاص لە یۆد بۆ لەش بکەنەوە گۆشتەکەیان. بۆ مەنابعەکەیشی هەروە شارمانکە کە خوێ 1/4 کەوچک چایخۆریک ئەتوانێت تقریبا 50% مەصرف ڕۆژانێک یەک نەفەر تەمین کات یەک دانە هیلکە ئەتوانێت 16% یۆد تامین کات مەصرف کەم یۆد کاروە لە گواترەکەی شارەمان پێکرد لە نەخۆشی گواترە ئەتوانێت ئەوە بێ کە ئەو هورمونی کە لە مەغز و تەرەشحەوێت ئەو هورمونی کە محرک دوو هورمونەکەی ترە ئەوە تەرەشحی بچێتە سەر تەرەشح ئەو بڕواتە سەر یۆدی زۆرتر لە خوێن ئەگرێت و مشکڵاتی دروستە بێت. بەڵام ئەگەر مەصرف یۆد زۆر کەم بێ یانی کەمتر لە 10 تا 20 میکرۆگرام یانی لە حد ئەوە بێ کە هیچ کەسێکە هیچ یۆدێ ناگرێت یانێ لە خوێ یۆددار کەڵوەر ناگرێت لە خواردنگەر دەریایی ئستفادە ناکات ئەوە تیروید ناتوانێت یۆد کافی وەربگرێت ئەوەیە کە کەمکاری تیروید ئەتوانێت دەستبا بۆ کەسانە. دیارە یۆد وتمان کە مادەیەکی معدەنیە ئستفادەگەر تایبەتی خۆیشی بووە بەس بە گواتر نییە کەسانی کە دوای شیمی دەرمانی یا رادیۆتراپی بە تایبەت دوای شیمی دەرمانی گەرێکە بۆ نەخۆشی سەرەتان ئەکرگێت دوای شیمی دەرمانیەکە ناودەمیان توش ئیلتهاب یا زەخمەوێت لە دەهان شوویەگەرە لە مەوادێکە بۆ غەرغەڕەی ناودەم بەکاردێت ئەو مەوادە یۆدی هاتیە یا مادەی تر بوو کە بە ناو تەنتورە ناسرا لە ئەسڵە تەنتوری یۆدە کە بۆ پاکردن و زەعفونیکردن زەخمگر کەڵکی لێ وەرەگیریا ئەمڕۆ زیاتر لە بتادین کەڵک وەرەگیرگێکە و بتادینیشە هەر میزانێک یۆدی هاتیە بۆ ئەوەی کە جارێکی تر ئەڵێمە و ئەو ناوچانەی کە
ناوچەکانی کوردەواریە بەهۆی ارتفاعیان بەهۆی بەرزبوونەوەیان لە سەتە دەریا ئەوەیە ئاوی کانیەکانی یودی نییە خاکەکەی یودی نییە حتا ماسیەکانجی چون ماسیەکان هین ئاو شیرینن ماسیگەرێکن ئەو ماسی کە ئێڵن خواردنی دەریایی و ئەو خواردنانە لە بەحرگەرێکە کە و بەحرا سوێرە بەڵام ئەو ماسیانێک کە لە ئاوی چەمەیە لە ئاوی شیرینە پەروەردابن ئەوانە ناتوانێت یۆدیان بێ بۆی ئەوەیە کە تەوسیا کردێت حتممەە لەو مەناتەقەی کە یود نییە یا یود کەمە ئەبێ ئەو خوێ یوددارە بەکاربێت. بینەرانی خۆشەویست لێرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان کە بەشی دوومی نەخۆشی غودە تایبەت بوو بە گواتر لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە خۆشی و تەندروستی بۆ هەمووتان بە ئاواتە خوازین تا بەرنامەی داهاتوومان دا هەفتەی داهاتوو ژیانێکی باش و تەندروستان بۆ بە ئاواتە خوازم.